کەمپینیەک ڕێزی ژنانمان ڕاگەیان لە 5 دەی ساڵی 2020 دیارە کۆمەڵێک دەنگ و ڕەنگ بووین، ژنانی کۆمەڵێک لە ڕێکخراوەکان بوو، پرۆژەی ئێمە بوو، کۆمەڵێک کەسایەتی بوو، ئەمانە هەموو یەک ئامانجمان هەبوو، چونکە یەک ئامانجی ئێمە بە کۆڕەنگیمانەوانێ ئەوە زیاتر نزیکمانە خاتەوانێ لە بابەتە سەرەکیەکەی ئێمە کە بابەتی ڕزگارکردنی ژنانە. ئێمە لە ڕاستیە فترەیەک بەهۆی کۆرۆناوانەیە کۆرۆنا بڵاو بووانێ بەهۆی کۆرۆناوە تۆزێ کەم بوانێ ئیشەکانمان، بەڵام زۆر سیمیناراتمان پێشکەش کرد و مۆڵەتمان وەرگرت و دوای ئەوەی کە سەردانی هەولێرمان کرد لێرەش بڵێن ڕۆشتینە ئۆفیسی وەزیری ڕۆشنبیری و یادداشتنامەی خۆمانمان پێشکەش کرد لەبارەی دراماتورکیەکانەوە، لەبارەی زۆر شتی ترەوە کە لەم کۆمەلگایە ئەگوزەرێ، بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵاممان وەرنەگرتووە. ڕۆشتیشینە لای کوێستانخان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی زۆر ینی خۆی ئامادەی خۆی نیشاننا بۆ هەر بابەتێک کە ئێمە پێویستمان بێ ژمارەیەکی تەلەفۆنیشی یاینێ لە بارەی ئەو کەسانەی کە ئیش ئەکەن لە ئیشی کۆمپانیا ئیشی تایبەت ئەکەن، خاوەنی کۆمپانیاکان دیارە من ناڵێم هەمویان هەندێکیان وا ئەکەن کە ئەو کچانە ئیستیغلالکەن لە ژێر فشارە، لەبەر ئەوە ئێمەش یعنی پیان وتی ژمارەیەکی یانێ هەر کەسێک لەمانە ئەو بابەتەی وروژان و بەسەر ژنانە بەسەر کچانە ئەو شتانەی وروژان ئەو ژمارەی ئێمەی بنێ بە هەموو شێوەیە سزا ئادرێ. سەردانی وەزارەتی پەروەردەمان کرد دیسانەوانێ، بەتەما بووین سەردانی وەزارەتی دادکەین، سەرۆکی پەرلەمانکەین، بەڵام لە ڕاستیایەتی بە هۆی زۆری کاروبارەکان و ئیش و کارەکانمانەوانێ ئەوانەمان جارێ وەستانوە. لە ڕاستیا خۆی بۆ کۆمەڵێک بابەت یعنی ئێمە سەردارمان کرد، بەڵام لە پێش هەمویانەوانێ دراماتورکیەکان بوو، چونکە ئەبینین کە ئەو دراماتورکیانە کاریگەریەکی زۆر نەرێنی و خراپی هەیە لەسەر کۆمەلگەی ئێمە. زۆر کەس کە سێری ئەو درامایانە کە یعنی هەستەکە ینی ئەوانەی کە زۆری هەرزەکارن یاخود گەنجن ئەیانێ ئەو شێوازەی ئەوێ لێرەش دووبارەکەنەوە. خۆی ئەگەر سێری ئەم درامایانە بکەی ئەمە بە سیاست کراوە، یعنی بەڕاستی پلانی پێشوەختی بۆ داڕێژراوە کە ئەو درامایانە بەو شێوازە پیشانی تۆیە گەنجەکان بەو شێوازە یعنی ئەوە بێپەروەردەی بڵاوکاتەوە لە ناو کوردستانە. ئەوە یەکێکە لە پلانەکانی تر کە چۆن شێوەیەکی تری داگیرکاریە لە ڕاستیە. دیارە کەمپینی ئێمە کاڵین کەمپینی یەکڕێزی ژنان دژی توندوتیژی و داگیرکاری. ئەمە خۆی داگیرکاریە بە شێوازێکی تر، داگیرکاری مەرج نییە بە سوپابێ بە چەک بێ، داگیرکاری بە شێوازی هزر، یعنی تۆ مێشک و بیری خەڵک داگیر ئەەکەی کە ئەمە خۆی یەکێکیانە بەم شێوەیە خۆی ڕاگەیاندن بە تایبەتی تیڤ بەبێ پرسی خۆ دێتە ناو ماڵەکەتەوە، لەبەرەوە شێوازێکی زۆر باشە بۆ تێگانی پچڕانی پەیوەندی کۆمەڵایەتی نێوان تاکەکانی کورد. دیارە ئەمەش لە یعنی بۆ داگیرکەر ئاسانترە کە بەم شێوەیە ئەو بابەتانە بوروژێنێ. لە ڕاستە ئێمە هەموویمان ئەمانە نووسی بوو، حتا تیکتۆک لێرە تیکتۆک بە شێوازێکی زۆر خراپ بەکاریە، زۆر کاریگەرینی نەرێنی خراپی هەیە لەسەر کۆمەلگای ئێمە. بەڕاستی زۆر جار من ئەکاونتم نییە لە تیکتۆک، بەڵام سەیری زۆر شت ئەەکەم تایە، یعنی ئەبینم زەهرێکی زۆر کوشندەیە، بەقەدەر دراماتورکیەکان کوشندەیە وشەی ئەو نەنەشیا و ئەبینم شتی ئەو نەناشرین ئەبینم، لەبەر ئەوەی هیچ سانسۆرێک نییە بەداخە وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی کە ئێمە پێشکەشمان کردو بە هیچ شێوەیە وەڵامی نایەنێتەوە. ئێمە ڕێکخراوەکان و مەسەن گروپەکان و ئەمانەی کە ئیش بۆ ژنانەکان کاریان وەک پردێک وایە لە بینی خەڵک و لە بینی دەسەڵاتە، کاتێک کە تۆ ئیش ئەەکەیت و بێدەنگ نابی، بەڵام کە دەسەڵات بێدەنگ ئەبێ خۆی بە بەرپرسیار نازانێ، ئیتر ئەمە بەرپرسیارەتی ئێمە نییە، ڕۆبێ لە دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیریان نییە، ئەوە لەسەر و ئەمانەوەیە. ئەمە یعنی هەر ئەتوان بڵم لە هەر چوار پارچەکەی کوردستانە
کە چۆن وەختی خۆی ئیمپریالیزمی جیهانی کوردستانی دابەش کردو بەم شێوەیە ئەمەش هۆکارێکی ترە کە بە هیچ شێوەیە لە دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیریانەیە بەڵام لەگەڵ ئەوە شاکاتێک کە کەسێ ئەبێ بە وەزیر یعنی خۆی دەسەڵاتی هەیە پێویستە ئەو شێوازەی دەسەڵاتی خۆی بەکاربێنێ مەسەن جارێک بینیمان تیڤەیەکی داخست بۆ چەند ڕۆژەیە کە ئەو تیڤێش زەهرێ بوو کە ئەڕێژرا ئەتوانێ یعنی کەسێک کە خۆی بە بەرپرسیار بزانێ بەرامبەر پۆستەکەی ئەتوانێ وا بکات دەسەڵاتی هەبێ یان وازی لێبێنێ بۆ نمونە وەختی خۆی گیانی شاد بێ ڕۆحی شاد بێ شێرکۆ بێ کەس هی شاعر کە وەزیری ڕۆشنبیری بوو لە ڕاستیە ئەو شتانی کە مامەستا شێرکۆ بێ کەس ئەیویست بە قسەیان ناکردوازیێنە دەستبەرداری پۆستەکەی بوو چونکە مامەستا شێرکۆ کەسێ بوو پۆستی بەلاوە گرنگ نەبوو یعنی خۆی ڕۆشنبیر بوو خۆی ینی توحفە بوو ئیتر کە ئەو بە قسەیان ناکردوازیێنە لە ڕاستیە ئێمە پێویستە لە ناو ماڵەکانی خۆمانەوانێ خۆمان بە بەرپرسیار بزانین بەرامبەر بە خۆشمان و بەرامبەر بە بۆ نمونە ئەوەی کە مناڵی هەیە خوشکوبرای هەیە تیان بگەێنێ ئێمە لە ساڵی 2007وانێ وەکو خۆمان وەکو ئەم خێزانە کە لە ساڵی 2007 ئەفرین داگیرکرا لە دوای ئەوە بە هیچ شێوەیە درامای تورکی لە ماڵی ئێمە سیر ناکرێ لە ڕاستە تێمان یعنی تێمان گەیانون کە ئەمە سیرکردنی درامای تورکی زارە ئیتر کە ئێمە سیرمان نەکرد و کە ئێمە قسەمان کرد لەسەری یعنی ئەو مناڵەت یا ئەو کەسەت ئەو خوشکت بێگومان یعنی هەستێکی ئەبێ و بیر ئەکاتەوە بۆ وایە ئەو لە من بەتەمەندترە ئەو لە من لەوانەیە زیاتر دنیای بینی بێ کاتە ئێمە مادەم وەزارەت بە قسەمان ناکە خۆمان پێویستە ئەو بابەتانە بوو ڕوژێنین یاخود لە قوتابخانەکانە ئێمە پار سیمیناراتی زۆرمان کرد باسی ئەو بابەتانەشمان بۆ کردن کە ئەمانە زەهرێکی کوشندەیە پێویستە لە ڕاستیە دراما تورکیەکان خەڵک بۆیە زۆری حەز لێیە مەسەلەن دیمەنی جوانی ناو ئەستەمۆڵ و ناو تورکیا و مۆدێل و جلوبەرگ و شتومەکی بابەتی کەلوپەلی ناوماڵ و ئەمانە و ئەکا سەرنجی خەڵک ڕاکێشێ بەڵام ئەو سەرنج ڕاکێشانە ئەو کۆیلەکردنەی خەڵکی بەدواوەیە ئەرکی ئێمە پێویستە ئێمە لەسەر هەموو بابەتێ بێدەنگ نەبین لەسەر هیچ بابەتێکی بێدەنگ نەبین کاتێ داگیرکاریە کاتێ ژن کوشتنیە مەسەرەن زیا ئەبێ ئێمە یەکسەر بەیاننامە دەرئەکەین کاتێک کە بینیمان ئەم دوایە مثلەن سوپای داگیرکەر زۆر هاتبوو پێشەوە یاخود لە گەشتیار درا کە ئەمە لە دانی گەشتیار کەسێکی سڤیل هاتۆ بۆ گەشت و کاتێکی خۆش بگوزارێنێ ئەمەمان پێ قبول نەکرا و بەیاننامەیەکمان بڵاو کردوانێ لەسەر هیچ شتێ ئێمە بێدەنگ نەبین بێدەنگ نابین بەڵام ئەوەی کە ئەرکی ئێمەیە جێبەجێەکەین بەڵام ئایا ئەو دەسەڵاتە خۆی پێویستە بە بەرپرسیار بزانێ و ناشیزانێ